بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لا بەرنامەی کینۆی وێنەکانی دوێنێ پێتان شادە بم. میوانی ئەمجاری بەرنامەکەمان بەڕێز مامۆستا ڕەوف کوڕی حاجی سەعاڕەش بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەین. سپاسانەکەم من سپاسی هەموو لایەکتانەکەم. گەلێک مەمنون. زۆر پێ خۆشحاڵ بووکە. تەندروستی چۆنە مامۆستا؟ تەندروستی زۆر باشە. باشە شکر. تەندروست باشیەکەی تۆ هۆکەی ئەوەیە کە گەڕیدەی زۆر ئەگەڕێی شاخە و شاخ و لەناو سروشتای. بەڵێ من لە سروشتە هەر حەزم لە سروشی دوایەوە دائیم خەریکی ڕاو و بە شاخۆ یعنی زۆر وەکو کاتە گەڕان بەناو سروشتا هەم تەندروستی باشەکە هەم تەمەند درێژە. ئامۆژگاری چییە بۆ خەڵک بە تایبەتی ئەوانی کە ناجوڵێن؟ وڵی ئەوانەی کە ناجوڵێنە بینین کە ئێستا ئەم نەخۆشانەی کە لە شارەیان بینین هەمووی تەمەڵی و دانیشتنا. ینی بە قسەی جەنابێ ڕووکەینە دەشت و دە ڕووکەین وەرزش لە هەموو شتێ باشترە دوایەوە گەڕان وایە. مامۆستا هەمیشە کە تۆ دەیتەوە لە ناو سروشتا و ئەچیتەوە بە ماڵەوە هەست بە حەوانەوەیکی مێشک و ڕۆح و ئەوانەش زۆر زۆری وەنیە و دوایەوە لە ئەو شوێنەی کە بۆی ئەچم لەوێ زیاتر خۆش دڵم مەکرێتەوە و سروش دەکەم پێ خۆشە دوای سروشی کوردستانی هەموو شاخ و داخ و جێوێکی جوان هەر خۆی خۆشەکەی بین وایە یەک شێوە نییە چەندین شێوە چەندین ڕنگ یەتە بەردەمێ ئەوانە هەمووی سوودی هەیە بە هیوای تەمەنێکی درێژ بۆ جەنابێت. مامۆستا ئەمەوێ بزانم ئەم پیاوە کێیە؟ ئەوە حاجی سەعاڕەشە. باش باوکم. باش بەڵێ باسێکی ئەم پیاوەمان بۆ کە ئەم پیاوە لە ئەسڵەوە خەڵکی کوێیە چۆن ژیاوە کار و کاسبی چییە بە دوور درێژی بۆمان باسکە. بەڵێ باوکم وەختی خۆی تقریبەن پێش ئێمە پێش قەرنێکە تەخەن هاتوونەتە شارەوە. لەکوێ؟ لە کونجرین. کونجرین؟ بەڵێ. باشە مامۆستا کونجرینەکەوێتە کوێ؟ ئەکەوێتەوە سەر ناحێی ماوەت. بەڵێ. ئەتر لە بینی کوڕاوەیە کاچی بۆ کوڕاوێ لە کوێلێەوە سەرەکەوی ئەچیتە کونجرین ئەنج ئاچیتە کوڕاوێ ئەنجا لە کوڕاوەچیتە میراوە لە میراوەچیتە سەراو. باشە پێش سەدەیەک باوانی ئەم پیاوە هاتوونەتە شار. بەڵێ ینی تقریبەن پێش سەدەیە تقریبەن. باش کار و کاسبیان چی بۆ پێشەوەی بێنە شار؟ کە هاتوتە ئێرە باوکم کاسب بۆ کاسبی کردووە دوای ئەوە لەگەڵ حاجی عەلی بەکری ڕەحمەتی باوکی خوا لێ خۆش بۆ حەمەجەزا و حەمەجەزا و کاقاری بەڕێز لەگەڵ ئەوانە بوون بە شەریک دوای ئەوە حاجی غەفور قزلەریش هات تێکەڵ بوو لەگەڵ یانامە بوون بە سییان دوای ئەوە حاجی عەزیز هات باوکی مەحەمە و تەیب و ئەمان هاتن ئەوە بوون بە چوار دوای ئەوە کەریم شاقولی کەریم بەک باوکی ستار ئەمانە پێنج شەریک بوون ئەم پێنج شەریکە توجارەتێکی زەخمیان دروست کرد لە سلەیمانی. چی بوو بازرگانیەکەیان؟ بازرگانی توجارەتی هەچی تۆ پێی بڵێ لا بەغاوە ئەیان هێناوەکو شەکر و ڕۆن و برنج و لە مووسڵەوە ساعور و یەکەم کەس بوون کە باعی ئاردەکە لە مووسڵەوە ئەوان هێنیانە. مامۆستا فەرموون لە مووسڵەوە ساعور هین بوو ئەم جگەرەی قامیش بە سنووقە هات بە تۆ بەیان فرۆژ لێرە ئەوان وەکیلی ئەوە بوون وەکیلی ڕۆنی حلە بوون لە حلەوە ڕۆنی حلەی ساغیان بۆ هات حتا من یەک جا لەگەڵ باوکما چوون بۆ میوانی کازم عەجام و ئەوان چونکە مارکەکار مارکەی عەجامە. بەڵێ ئێستا شەر ئەو مارکەیە بەس ئێستا ڕۆنی ئێستا لەگەڵ ئەو سایفر ئەنجا دوای ئەوە ئیتر تجارەتی خورما و کەتیرە و حەچی کە لە واریداتێ لە یادەکانەوە دەرەچوو لە هەڵەبجا لە پشدەر لەمانەوە ئەهات بۆ دوکانێ وەکو مێوژ و گوێز و برێشت و ئەم شتانە ئەیان کڕی ئەنجا لە بەغاشەوە ئەیان هێنا جاریوە و باوکمە چوو بۆ بەغا بۆ بەعقوبە دوومان باخێکی بەعقوبە ئیجاراگر دوومان ناهات. باخی چی؟ خورما. مامۆستا پرسیارێکی کە هەر بۆی منیش و بینەرانیش بزانین فەرموود مەسەلەن بنێشت و ماز و ئەم جۆرە شتانە کە گوێز و یان خورمە ئەمانە هەل لە سەرەتاوە لەگەڵ کابرای جوتیار ڕێەکەوتن کە بیەن بە باوکەیان کە حاصلات ئەهات ئەیان هێنا و ئەیان فرۆشت. یەکسەریان هێنا بارەکانە خست و ئەڕۆشتن کە وەختێ بۆیانە کێشان ئەوەی کە خۆی لەوێ زانی بوو چەند هۆقەیە کە هاتە ئێرە دووەقەی زیایە کرا قۆنێک کزای گوبا بەمەی من نییە هی من ئەوەنگە بۆی گوون نە تەرازوی ئێمە ئەمەیە ئەمە زیات باشتر پیشانی لەبەرەوە زۆر سیقیان هەبوو بارەکان بە جێشت وە ڕۆشتن. مامۆستا ڕۆڤ هۆقەیەک لە سلێمانی ئەو کاتە چەند کیلۆ بوو؟
هۆقە 3 کیلۆنی 3 کیلۆنی زانیاری لەسەر هۆقەی شوێنەکانی تر هەیە هۆقەی ئەستەمولی شەبوو ئەو چەند کیلۆیە ئەو بەخوازان کیلۆ ڕوبعەیە کیلۆ ڕوبع جیاواز بوون یعنی لە ناوچەیەک بۆ جیاوازی هەر هەبووە پەیوەندی ئەم پیاوە بەهشتیە لەگەڵ شەریکەکانی چۆن بوو بابرای خۆ عەرزەکە ئەم پێنج شەریکە 50 ساڵ بەیەکەوە بوون ماشەڵڵا بێ ئەوەی ڕۆژێ لە ڕۆژایەکیان لێشان عاجز بێ ئەو نەساغڵم ساغڵەمون لەسەر دەغیلەیەکیش هەمومان گەورە بووین ئێستا من لەگەڵ حەمەد جەزا بە ڕەحمەت بێ و کاقار و ئاناوەکو براوین و لەگەڵ شەریکانی تریشا شکەمون لەسەر دەغیلەیە گەورە بووین وەکو خوشک و راوا بووین وەدایە تجارەت ئێمان زۆر بەقەوت بوو تجارەت لە سلێمانیا ئەمان و عەبدوڵای حەمەخەیات بە ڕەحمەت بێ و حاجی دەروێش و ئەم تجارانە هەبوون کە لە سلێمانیا هەچی واریداتی قەڵاتزێ و هەڵەبدە ئەو نابوو هات بۆ ئێمە لێمە لێرە شەوەشمان نرد بۆ ئەوانە هاتن هەموو حساباتی جاریانە بوو لەگەڵمانە مەسەلە هاتن پایان ناهێنا شتیانە بردوای پارانێن جێی سێقە بوون یعنی هەمویان شمەک بە شمەک یعنی ئەو شتێکی دانا ئەو شتێکی دانا لە جاتی پارە ئەیان خەمڵان ئەویش مەسەل خۆی لەوێ ئەو شتانەیە کڕیەوەی کە ئەزانێ دوکانیمە پێویستی پێی بوو ئەی هێنا شتی تریە بردو دوایەوە هەموو سقیان هەبوو زۆر هاتن مەسەل بە قەز شتیانە برد مامۆساڕۆف ئەمبار و ئۆفیسی ئەم پێنج شەریکە لەکوێ بوون لە بازار بەربە لە دێکا لای قەسابەکانەوە کاتە ڕیزی قەساب هەبوو ئەحمەی قەساب کە پیاە بوو حەقەدەوە لە قەبەکەی بوو ئەجا عمەری حەمەقی لە بوو حەماغا بوو ئەحمە و عەبدوڵای علی برزوو بوو لەگەڵ ئەوانە شەریک بوون بەرامبەر مەحەلی ئێمە بوون مەحەلی ئێمە لە بازاڕی سەلاحەدین 5-6 دوکان بوو بۆ خوارەوە ئەمە قسەژە فەرمووی ئەمارێکیشمانە بوو لەم لاوە ئەمارێکی تاریک بوو گڵۆپی تیا بوو ئەمارێکی زۆر گەورە بوو پڕ بوو لە مێوژ و بنێشت و ئەو شتانە و سل و قەچاو ئەمانە کایان هێنا لەوێەوە اینجا ئەماری ئاردیشمانە بوو یەک دوو ئەمارمان هەبووی ئارد یەکیان لای گەراجی قالێک ئێستا نوێکراوەتەوە ئەو ئەمارێک بوو ئەمریکا ئێستا پێڵەن ئوتێلی با بڵێن ئوتێل فەرح بەڵێ ئوتێل فەرح ئەمە نوێکراوەتەوە ئەمارێکمانە بوو لە ژێر پردەکەی پردی ناو بازار سەرەکەوی ئاواتی تۆ بۆ حوشی گەورە لەسەر سوچەکەوە ژەر مڵشی ئەمە بۆ ئەمارێکی گەورەمانە بوو لەوێ هەلشی باوت و شەریکەکانی بوون بەڵێ بەڵێ مامۆستا بە حکمی ئەوەی کە بەڕێز حاجی ساعی ڕەش لەگەڵ ئەو بەهشتیانەی تری ڕەفیقی ئەو ئەمار و چوونە ناو بازاڕیان زۆر زوو دەستی پێکرد بە حکمی ئەوە ئێوەش هەر لە مناڵی زووە کەوتنە ئەوەی کە سەردانی باوتان بکەن بەڵێ تەبعاً ئێمە دایمە لە دەوری دائیم لە دەوری بووین و دوای قوتابخانەش ئەچوین بۆ مەحەل دانیشتیان و جۆمان لیانە گرت و جا و کاتە ئەوان وەکو ئێستا نەبوو مەسەل لە ئەریکەیەکدا کورسیان دانا لەوەی لە گوێ دروستکرا بوو فەرشی بیجاری لەسەر بوو چیان دانا ئەریکانی قەنەفەیان دانا دانش فەرشی بیجاری لەسەر بوو ئەنجا نێرگەلەی ئەو کاتۆکو ئێستا نەبووە کۆنگەنجان قلیان بوو نێرگەلیانە کێشە هەموو قاچانە سەر قاچان و نێرگەلانێک کێشە ئێمە سەری بڵقی ئاوەکەمانە کرد مناڵ بووین ڕاستە باشە مامەسا ئەمە ژوێنەیەکی تری ڕەحمەتی باوکتە لەگەڵ پیاوێکی ئەفەندی هەل لێوەسەی بڵێ ئەوە ئەحمەد دەنگەورەی پێڵێن هونەرمەند ئەحمەد دەنگەورە خزمەتی هەیە لەگەڵتان بڵێ طبعا ئەمانە خزمەتیان هەیە لەگەڵ کونجرینین ئەفڵەن کونجرینی نەوانیش لە شێخەکانی هێنن ئەمەی ئیناکولەمانی ئەو هینە نەقل بەرزنجە لە شێخەکانی بەرزنجەن ئەنجا خێزانەکەی کاکسەیی لەگەڵ خێزانی کاکە عەبدولموتەلیب ما خوشکن خوشکن تێکەڵیمان هەبوو اینجا باوکشم کاچوو بۆ توجارەت بۆ بەغا نیانێ شتێ بۆ تێلوشتووە لە ماڵی ئەوانە بوون برایەتیان و سوحبەتیان زۆر هەیە کۆن ئەمە یەکێک لە با بڵێن پردەکانی شاری بەڵێ جسرەکانی شاری باش مامۆستا ڕەئوف حاجی سەعید ئەی ئەم ژنێکیە ئەوە حاجی مینای دایکی ڕەحمەتیمە حاجی مینا پێشەوەی بچینە سەر باسی حاجی مینا باسی ئەوەمان بۆ بکە باوکی موالیدی چەند بوو باوکم 909 بوو 909 بەڵێ ئەی دایکێ دایکم 914 914 حاجی مینا ئەوش حەجی کردووە بەڵێ لەگەڵ باوکتە بەڵێ باشە
چیرۆکێک هەیە پێشەوەی بینە سەر هەموو شتەکان چیرۆکێک هەیە باسی ئەم ژنە بە ڕەحمەت بێ ئەم ژنە شێرەژ ناکرێ دەست چۆتە سەریان دزی گرتووە بەڵێ ئەو کاتە هین متصرفی سلێمانی بۆ عومەر عەلی باش باوکم لە بەغا بێ لە توجارەتەدان باوکم زۆر کەمەکەوتەوە شار دایم یا لە بەغا بوو یا لە فاو بوو خوێ فاویشمان ئیجارا کرد خوێی فاوژێرێ بەخوا یا ئەچوو بووە یا لە مووسڵ بوو یا لەوێ بوو دوایەوە باوکمەیان زانی کرد کە دەوڵەمەنگە و شت کە باو کاتە خەڵک فەقیر متعهدێ دەست هاتە سەر هات بۆ ماڵی ئێمە کە وەکو دزەکانیان دایکم بە تەنیا بێ لەگەڵ خوشتێکمان لە ژوورەوە کا عوسمانی براشم مەلۆتکا بێ باش کە هێن دزەکان پاڵ بە دەرگاکەونن لە حێنە حەوشە پاڵ بە دەرگاوانێ دەرگاکە دایکم بەچێتە بری نایکاتەوە باش ئیتر هەچی شتەی خاتە بەردەمی دەرگاکە بۆی نەیکاتەوە ئەو خوشکەشم ئامین تەبعەن کچ تا حەدێ ترسنۆکن و تۆزێ ترسن هەچەند هاواری کردبووەرێ دوچا گرتیان لەسەر دەرگاکەەوە شوشەکان ئەو کاتە دەرگای قەیمی شوشەی سەوز و سووری تەبەقی پێوە بوو شوشەکان شکان بوو قژی دایک ناگرت بوو ئەم مەنگیان قژار هەڵکەن بوو هەر دەرگاکەی نەکردبووە ئەنجاوتبووی ئامین ئەو تفەنگەم بۆ بێنە لەویایە بە خوشکە گەورەکەی جەناب بەڵێ بڕنەوێکی جوانمانە بوو وەڵا بڕنەوەکەی نابوو سێرێک برێکیان لەسەر پەیژەکە لەسەر پلە پەیژەکە دانیشت دەمانچێکی بەدەستەوەیە باش یەک فیشێکی پێوە نابوو کەوتبوو خوارەوە حتا دەکی دەمانچەکەشی لێ برچوو بوو دوایە بە پەیژەکە دوان کەوتبوو سەربانی ئەو کاتەش هەموو یەک سەربان ڕاکە ڕائەکات دزەکەت فیشێکی تران پێوەنێ خوێن ئەکەوێ کە خوێنەکەوت فەنگە شارینەوە بنەوەتن ماڵی ئەلێفەنی لەو دیمانەوە بوون شادیانەوە بەڵێ ئەو گەڕەکە بۆ شێبازەکەم دراوسەکانمان چێ بوو دراسی چاکی و کاتە ئەو کاتە جا شفتەیە سیرەکە و دزەبرینار بوو عومەر عەلی ئەزانێ ئەڵێ بە دکتۆرەکان تەبلیغەکە و کاتە دکتۆرکەم بوو لە سلێمانی زۆر بچووک بووە یەک دوو دکتۆری تیا بۆ پیان ئەڵێ هەر کەسێ هاتن بۆ لاتان بردنی بۆ ماڵەوە بۆ تەداوی بچن لەگەڕیا بچن لەگەڕیا دوایە لە ئەجزاخانەکەش سەیدەلێکە دانێ یەکێ دانێ بە دکتۆرەکانێک کە چوون تەداوی ئەو برینارەتان کرد زەڕ بێک نیشانەیە لەسەر ڕەچەتەکە دانێن کەیەتە دەرمانکردنی گرن کەیگرنێ بنە سەر دزەکە ئەو شەبەکەی دوو دوسێ دز لێرە گیرا دوانان لە کەرکوب بوو ئەو کاتە پیانێک و ئەلەکە وەلەکە و بیگرە ڕوتیکە بیگرە ڕوتیکە ئەوە باو بوو ئەلەکە وەلەکە بیگرە ڕوتیکە جا ئەمە مامۆستاکەی پیرەمەگرون یەک دوو جا لە مزگە و باسی کردووە لە ڕادێشە خۆ شەش حەوت جار جۆم لێ بووە کە باسکە لە زوبەی مزگەوتەکانە باسی ئەم شاژنی سلەیمانی مینای حاجی سەریان مینای حاجی خێزانی حاجسەر درود بۆ جانی پاچان ڕاستی چیرۆکێکی کاریگەر بوو ئەمەش هەر وێنەیەکی تری دایکتە بڵێ وەنیە ئەوە هەر دایکما ئەوە سەردەشتی ئێستا لە هۆڵندایە سەردەشتی عەلی برام ڕەحمەتیە بەڵێ هەر بێ بێ ئەمەش وێنەیەکی تری باوکت و دایکتە ئەوە باوکم و دایکم من ماڵمان لە پشتی سجنی گەورەوە بوو ژنە کۆنەکە بەر ماڵ ئێمە هەمووی دەشت بوو دەست و سڵق و کەور و کەرە و زووی قالە سووری کانی ساردی بوو ئەوە ماڵی ئێمە بوو ئەلەویا چۆڵ بۆ کاتەوە باشە مامۆستا لە لای بینەری ژڕوونە و ئێمەش ئەزانین کە پیاوانی ئەو سەردەما بە تایبەتی ئەوانەی دارا و دەوڵەمەند بوون عادەتەن ژنێک کە بە ژنێکەوە ناوەستان ژنی تریشانە هێنا تقریبەن وابوو وەکو ئێستانی باوکە کەی ژنی دووەمی هێنا و باسێکی ئەم ژنە خانومانەمان بۆ کە باجیت باوکم لە 1944 باش باجعتێم هێنا باجعتێم تەبعەن ئێمە سەرباسی باجعتێشم باش شخصیاتی و ئافرەتە حەزەکەم ئێستا بۆم باسکەین باجعتێم یەکێکە لە باوەڕێ بێت لە دایکم خۆشتویست خۆ عافیانکە خۆ عافیانکە ئەوە ژنێکی چاک و لێهاتوو چاک بوون لەگەڵ دایکم و خەڵکی شوێ باجعتی هەڵەبجەیە بەڵێ باشە ساڵی 44 هێنایەتی نازانی ئەو موالیدی چەند بوو زۆر لە باوکم مناڵتر بوو مناڵتر باشە بەڵام پەروەردەی باوکت و ئەم دوو دایکەی تۆ بە شێوەیە بووە کە دراوسەکانوانە زۆر گرنگیان بەوە نەیەوە کامیان لە کام ژنەیانە مناڵەکانیان بەڵێ ئێستاش لە سلەیمانیا زۆربەی نازانێت کامان
کە باوکم دوو ژنی هەبووە پەیوەندی بەو پەروەردە دروست و جوانەوەیە کام ژنیانی کامیان کوڕی کام ژنیانی باش مامۆستا ڕەوف یەک پرسیاری کەم هەیە تۆ هەمیشە کە باسم لەگەڵا ئەکردی زۆر بە شکۆوە باسی ژنێکەکەی لە ماڵی خۆتان باسی ئافرەتێکەکەی لە ماڵی خۆتان ئەم ئافرەتە بەتەمەنەیان ئەمە چییە؟ وە بۆ تۆ گرنگ نیش زۆر بە ژیانی ئەو ژنادی ئەوەکەی چییە؟ ئەوە ئامینی خوشکمە خوشکە گەورەمانە لە حاجی متەلیبی براشم گەورەترا حتا باوکیشم بۆ هەندێکت پرسی بەمە کرد ئەمجان دایم جگەرەکەشی بەدەمەوە و کەواکەی ئاوا جگەرەکەی خوارد و کە ئادارە بە بەردەمان بەڵام شووی نەکرد نەخێت لە وتی تا هەموو براکانم ژنێنە شو ناکەم فریانەکە و بەعجێ برای ژن بێنێ ئەو عەبری خوای کرد ئەمەش هەروێنەیەکی تری باجی ئامینی خوشکە گەورەتە ئەم شوێنە کوێیە؟ ئەمە دێی سەراوی ماوەتە سەراوی ماوەت سەراوی ماوەت کە بووم بە مامۆستا چوومە ئەو دێ بە حەقەت ئەهلەکەی ئەمەنە چاکە ئەمەنە چاکە یعنی هەتا وەسلیانکەی کەمە منتن پیاوی پیاوانی تیابوو حاجی فەقیڕەشی سەراوی تیابوو کە یەکە پیاو بوو لەو مەنتیقەیە خزمەتی منیان زۆر کردووە پیاو بە وەفا بێ حاجی عەلی محمود چاوەی تیابوو حاجی تۆفیقی تیابوو عەلی مامستەفای تیابوو ئیتر حاجی فەوحوڵای تیابوو جەماعەتی کوڕانی مەلا ڕەسوولی تیابوون زۆر پیاوی چاکبوون هەموو خزمەتی منیان کردووە حاجی ڕەشی کولەکانی تیابوو ئەمانە هەموو پیاوی یەکەیەکەی ئەو مەنتیقەیە بوون کە من لەوێ مامەوە بەخۆشی ئەو پیاوانەوە و خزمەتی ئەو پیاوانەوە خزمەتی منیان زۆرە کرد سەراویش نزیکە لە کونجرینەوە نە بەخوا 3 سەعات دەبێ بەپێ بەڵێ لەگەڵ تۆ بە پێ حسابیکەین تۆ خۆ دایمە بە پێگەڕێ لەونە جاوە ئامینی خوشکمە ئەویان بەدیعەی کاکەم تەلیبمە کە من ژنم نهێنا بۆ کاتە ئەوانە بناوانم کەواتە ئەمەی ناوەڕاستیان نەسرینی چۆخا عەبدوڵای سەراوە ئەمەیان نەسرینی چۆخا بەڵێ یەکێکی کە لە ماڵی ئێوە گرنگی هەیە من دڵنیاشم لەوەی کە تۆ زۆر شانازی پێوەکەی کە ئەم پیاوەیە ئەوە مامە عەلیمە باش برای باوکمە بەڕەحمەت بە عەلی سۆفی عەلی عەلی سۆفی عەلی حاجی عەلی بەس لەقەبەکەی عەلی ڕەش بۆ وەختی خۆی کە حاجی زمانی گەنجێتی باوکی کاکەم حەمە و حەسەنی ئامۆزام و محەممە و جەوهەر و سەلاح ئەو کوڕە باشانە شەهید سەلاح بەڵێ ئەزانم برای باوکتە بەڵێ برای باوک برا بچووکی باوکتەیە لە باوکێتی برا بچووکی ڕەحمەتی حاجی سەعید چەند برای هەبوو؟ 4 باوکت و مامە عەلیت و مامە عەلیم و مامەعرفم و مامە معرفم باوکی عادیل و عەلی و عوسمان و ئەمان دوای ئەوە یەتە سەر مامەسالە مامۆستا ماوە نەماوە ڕسمێکیشی هەیە دوایەگەیت بەڵێ زۆر باش بابینە سەر قوتابخانەی جەنابێ کەی چوویتە مەکتەب؟ من لە ساڵی 52 ساڵی 52 بەڵێ بە حکمی ئەوەی کە ماڵی ئێوە مەکتەبلی زۆر تایە هەر لە برا گەورەکانێ لە دوای کاکە مەتەلیبەوە هەمووی با بڵێن بڕوانامەشیان هەیە کێ لە ماڵی ئێوە بنچینەی داناوە بۆ خوێنەواری کێ زۆر گرنگی بەم شتە داوە؟ باوکێ یا دایکەکان؟ باجعاتێم بە دەرەجەی دووەم دایکم ئاینی شت بکو باجعاتێم خوشکە گەورەکەم ئامین ئەویش هەگرنگی بە قوتابخانە ینی باوەڕێ بێ ئەو ڕۆژەی مامتیان ناچینەوە مەکتەبی کوشتی خوشکەکانیش تریش گەنجەکانیان لە دوای باجی ئامین ئەوانی شەر مەکتەبلین ئەوان هەر قوتابخانیان تاوا کرد و تەقەن سەیری سەرو خۆیانەوە کرد کە ئێمە بووین ئەوانی وەکو شتێک بوو بە کولتور لە ماڵ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانی مناڵیتان ئەمانەی شوشن مامەسە ئەمەی ئەو سەریان کەواتە ئەمەیان ئەوە مامۆستا کەمال ساڵح برای دکتۆر جەمال ساڵح باش ئەوەیان بەڵێ فەرمود یەکەمیان چییە؟ مامۆستا کەمالی برای دکتۆر جەمال ساڵح باش ئەوەی کە دانیشتووە قادری حاجی کەریمە برای ڕزاقی حاجی کەریمە باشە ماون ئەوەی تریان کەمالی ئەحەی دارتاشیان پێبوو کەمالی ئەحەی دارتاش ئێستا لای ئەحەی گوڵێەوە چاخانەی شێ بە قادرماچی تەخوارەوە کوڕێکی چاک و چوارەم چییە؟ چوارەم ئەوەی کە خۆم سنم دەرپەڕانەوە ئەوە خۆمم بۆچی سنگە دەپەڕانەوە؟
پۆزم باشە دوهامینیان ڕەحمەتی برام عەلی کاک عەلی بە ڕەحمەت بێ کاعەلیە بەڵێ باش وێنەی تری مناڵی زۆر جوان هەن ئەمەش هەر وێنەیەکی تری مناڵی جەنابتە بەڵێ ئەمە شوێنەکە کوێیە مامۆستا ئەمە حەوشی گەورەیە مامۆستا توخوا حەوشی گەورەم بۆ ڕوونکەرەوە کاکە ئاسۆ وەختی خۆی کە ئێمە لە گەڕەکی شێخان بووین لە گەڕەکی شێخان بووین ئێستا لە دارە سوتاوکۆ فەرعێگەیەکێتەوە سەر جادەکە شربەتی مێوژوشی لێ فرۆشن تەبەن بەرامبەر شربەتی مێوژەکە سەر ڕوکنەکە نانەوەخانێ بەرامبەرێتی بەرامبەرەوە ئێستا بلیاردتیاکرد من لەو خانووا لە دایک بوو باشە دراوسەکانمان ماڵی عریف ڕسوول بوو باوکی دکتۆر بەختیار و قایری خەیات و کاک محەممە و ڕەوفی دارتاش باش ماڵی ئەولایەن ماڵی ئەو ڕەحمانی قوربانی بوو باوکی عباسی ماستا و کاک محموو کاک نووری برایان کە لە لای مەحمەلی جگەرەکەەوە ماتۆر عبری خواکرد خوالی ئەو لامان ماڵی علی قەرەچەتانی و باوکی ملازم محەممە کە لە شوێنە شەهیدیان کرد باشە تێگەشتی حەمەسوور و ماڵی حەمەی شێخەلی بەرامبەرمان بوون ماڵی شێخان بەڵێ ماڵی شێخڕەشی برای حەمەی شێخەلی بوو ماڵی باجیزارە ماڵی عەلێفەنی ئەنجایەتە سەر ماڵی وەستا مەحمووی ناڵبەنگ ئەمانە دراوسێمان بوون بۆچی ئەو شوێنەی خواردتر کە دوایی ماڵتان شوە ئەوێ بۆ پێڵەن حەوشی گەورە گۆڕەپانێکی فراوان بوو گۆڕەپانێکی فراوان بوو ئێستاش سیارەشتی لێوەسێمووی بۆ بە دوکانە و سیارەی لێوەسێ لەژێر پردەکەەوە سەرکەوتی کە سەرکەوتی لە سوچەکە ڕەسەبخانەی عوسمانی قاراغا بوو باش عوسمانی قاراغا دوای بوو بە چاخانەی کەوبازەکانی کەمال مەولوی ڕەحمەتی لەوە سەرکەوتی ئەوە گەڕک بوو ماڵی حاجی قایری جەبار بوو ماڵی حاجی مەلافەرز بوو ماڵی حەمەی سەکینە بوو ماڵی ما مەحمە بوو ماڵی کاک عارف و باوشی جەمال شادان و کەمال تێگەشتی ئەنجا ماڵی عیسمەتخانی تۆفی قەزازش لەم لاوە بوو ماڵی عوسمانی قاراغاش بەو بەرەوە بوو باوکی گوڵشەنوانە بوو کە کشێکی لە سەرچاوی زەڵم کۆتە خوارەوە کرد ئەجا ئاوە ماڵی کاک ساڵح باوکی دکتۆر جەمال ساڵح دراوسێمان بوون حتا دەرگایەکمان لە بینە مامەسا و مزگەوتی تەنیشتی ماڵی خۆتان کاچێتەوە سەر ئەو پیاوە بە ڕێزە کاگەحمەی گوڵا ئەو مزگەوتە چی پێڵێن مزگەوتی هەمزاغاخۆن هەمزاغا مزگەوتی شەفیق دوو دەرگای خۆمان پێ لەوەتی بن بە منای پێ مزگەوتە ڕووخاو مزگەوتە ڕووخاو وان پێوت سەرەی نەقیم نەبوو ئەو بەخوا بزانام ئەو شێخ مستەفای نەقیم سەرەی کێشەوە بۆ لای کۆڵانەکەی حەی گوڵێ کە بەرامبەر حەی گوڵێ سەرەکەی ئەم سەریشی یەکسەر دەرگاکەی ئێمە لە پەنا دەرگای ناو بەڵێ ئەزان مامەسایم وێنەیەش وێنەیەکی جوانە شوێنەی کوێیە ئەمە ئەو دەشتەی بەرامبەر سجنە دەشتی بەرامبەر سجن دەشت وەختی خۆی سەرکوفەلەقان تا دروست دەکرد یعنی سەر و مەڵکەنی نانی پێش مەڵکەنی لەو لاوەی بوو یعنی بەرامبەر پارکی دایک بەرامبەر پارکی دایک تۆزە بۆ سەروترەوە حوزینێکی لێ بۆ مەخزەنی ئاوەکان بەرای بە دوو بۆری گەورە خەڵک فەرشی لێشت و چیان لێ ناو سەیرانان لە بەرەکەت ئەوە دەشت بوو ئەوە کەمالی عەلینانەوایە باشە ئەو جلسپیەکان ئەمەشان خۆمم جەنابتی مامەساتخوا من پرسیارێک مێ ئەبێ ئیتر ئێوە لەم تەمەنەیە چۆنتان گوزەران دەبێ وەڵا ئەوە ساڵی 63 مامەسا لەم تەمەنە و خواردتر و ئەمانە ئێوە بەچیەوە مناڵی گەڕک بەچیەوە مەشغوڵ بوون لە بازاڕ چیەتانەکە بەخوا هەر خەریکی سعیکردن و مامەسا بەخوا هاریشتان تیا بووە ئارە وەڵا بزێ بوو من بە تایبەتی بە حەقەدێ ینی بزێ بوون چی بوون لەو شتە بزێویانی کە حەزت لێ باشە با نەچینە زۆر کارەسەر ئەمە ژوێنێکی جەنابتە ساڵی 1960 لەگەڵ حەمەکەریمی ڕەمەزان بەڵێ ئەمە بەرسجنی گەورەیە ها سجنی سلەیمانی بەڵێ مدیریە سجن ئەسولەیمانی ئەوە پیکابە شۆفلێتەکەی سجنەکەیە ئەو ستارخانەکەی ئەولەوە منم ئەمەشان بەڕێز کاکەریم ڕەمەزانە برای کاک ڕەحیم ڕەمەزان باشە مامەسا بەڵام ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابێت خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە مامۆسا
ڕەوف حاجی سعید جاریشکەش بەخێر بی مامۆستا من ئەمەوێ بێمە هەندێک بێمە سەر بە کورتی بێمە سەر براو خوشکەکانێ ئێوە چەند براو چەند خوشکن سیانزە براو پێنج خوشک لە سیانزەکە زانم دوانیان نەماوە کاکە شەی سۆران و لەگەڵ کاکە عەلی بەڕەحمەت مامۆستا خوالیان خۆش بێ بەکری براشم نەماوە کاکە بەکریش بەڵێ ڕاستە فەرمی ئەم وێنەیە کێو چەند ئەو وێنەیە ئەوە نەسرینی خوشکمە ئەوەی دانیشتووە ئەوەی ئەملا کەمالی برام کاسپێکە کاکەمالی کەمالە ئەوەی دواوە شەوبۆی خوشکمە شەوبۆخانە ئەویشان دکتۆر سەلاح دکتۆر سەلاحی حاجی سەعید پرۆفیسۆر سەلاح دوای دێنە سەرباسی سەرۆکی زانکۆی سلێمانی لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەمە ژوێنەیەکی تری هەر ماڵی خۆتانە پێم وابێ بەڵێ ئەوە نەسرینی خوشکم و شیرینی خوشکم و کامیان شیرین خانە ئەوەی ئەو کاسپێکە یان کراسپێکە نەسرینە نەسرین خانە ئەویشان شیرینی ئەوەشان شەوبۆخانە بەڵێ ئەوەی دانیشتووە و کراسپیە مناڵە ئەو مناڵە بەخوا لە سۆرانە شەی سۆرانە منی ژواڵێ ئەمەش هەر وێنەیەکی تری شەی سۆرانە بە ڕەحمەت بێ بڵێ ئەوە شەی سۆرانە کە حکوومەتی بەئەزگرتی لە عمری 17 ساڵیە بەڵێ ئەیدامیان کرد و مەیتەکەشیان ناینەوە و تازەشمان بۆ دانا هاتن بماگرن ڕاماکرد بەڵێ منی شایەتی ئەوە بۆیەم بەڕاستی هاوڕێیشی زۆر خۆشەویستی من بوو درود ئەنێرین بۆ گیانی پاکی ئەو بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری ئەم میلەتە ئەمەش هەر شەی سۆرانە بەڵێ شەر ئەوە لە دەوری تەمسیلیە بینێ ڕاستە ئەمەش هەر وێنەیەکی تری شەی سۆرانە بە ڕەحمەت بێ درود بۆ گیانی پاکی هەندێک وێنەی تر هەن بەڕاستی وێنەی جوانن حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن جارێ ئەمە کاک بەکری براتە بەڵێەوە بەکری ڕەحمەتیە کاک بەکر پیاوێکی قسە خۆش نوکتە باز دەنگخۆش دەنگخۆشی زۆر دەنگی خۆش بوو هەتا لەگەڵ حەسەن ئاگۆرانیشی هەیە لەگەڵ حەسەن زیرەکی شەیەتی مامۆستا ساڵی کەی کاک بەکر چووە بەر دلۆڤانی خوا ساڵی 76 بەڵێ مامۆستا 76 یا 78 این باوکم 76 بوو ئەی ئەو 78 بەڵێ باش چونکە من ئەوە بیرمێ بۆ ئەوەی ئەو تاریخە بە هەڵە نەڕوە بۆ دراستەکەم وەقیچێکە ئەمە شوێنەیەکی یەکێک لە براکانتە لە ماڵی خۆتان کا عوسمانی برامە و کاتە لە کولێ ئیدارە و اقتصاد بوو لە بەغا من ئەمەوێ پێش هەموو شتێ وێنەیەکی کاکە متەلیب برا گەورەتانە ئەوە برا گەورەمانە حاجی متەلیب ئێستا چییە کا حاجی ئێستا متەقاعد و لە ماڵەوە دانیشتۆ و تەمەنی هەیە تا حدێ لە ماڵەوە دانیشتو بۆ خۆی و کوڕی باشیشی هەیە کوڕی چاکچاک و کاکە جەمال کە زۆر خۆشەویستە و سەرهەنگ و سوورچێ و کە زاوای منە من کچێکی خۆم ماوەتی مامۆستا ڕەوف ئەنجا بابینە سەر ئەم پیاوە خوا لێ خۆش بووە ئەمە کامیانە ئەوە عەلی برامە کاکە عەلیە بەڵێ ماوەیەکی زۆر ئەمیش بە پێشمەرگایەتی لە ڕێگای مەرگا بوو زۆر دوایەوە شۆڕە ژێڕانی ئەم میلەتەوە ئەویش خەریکی کوردایەتی بوو درود بۆ ژانی پاشی ئەمەش وێنەیەکی کاک جەباری براتە ئەوە جەباری برامە ئەمە کاک مەحەمەی براتە ئەوەش مەحەمەی برامە ئەی ئەم قۆزە کێ ئەم پیاوە قۆزە ئەوە حسێنی برام کاکە حسێنە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەمەش هەر وێنەیەکی تری کاک بەکرە بەکری برامە بەڵام بەڕاستی وێنەکانی ئەو من زۆر معجیبم پێی لەبەرەوەی کەوا چیرۆکی زۆر خۆش لە ژیانی ئەو هەموو حرەکاتێکی پێکەنین بوو ئایسە مەسەلەن بۆ نمونە ئەلێرا ئەمەی ئەم سەریان کاک بەکرە ئەوە کا عوسمانی برامە ڕۆژی نیشانەکردنی ڕووناکی براژنم ئەوە تا بەکرد چۆن ناسەیرەکە بە حرەکات بە حرەکەیەکی زۆر کۆمیدی سەیری با بڵێنینەکەکە سەیری ئەڵقە گۆڕینەوەکە ئەمەش دکتۆر سەلاحە ئەوە پرۆفیسۆر سەلاحی برامە کاک سەلاحی برا سەرۆکی زانکۆ ئەمەش هونەرمەند خۆشەویستی هەموومانەکە بەڵێ کاکە سەلاح پیاویشی هونەرمەند ئەوەش هونەرمەند سەرکەوت سەعیدە ئەو شەر برامە مامۆستا چێ بەرامبەر بە دەنگی کاک سەرکەوت دەنگی خۆشە لە ماڵی ئێوە چێ و چێ دەنگتان خۆش بوو هەموومان دەنگما خۆشە هەمووتان ئەم پیاوە شێوە
ئەوە حەسەنی برامە کاکە حەسەنە پێم وابێ کاک حەسەن و کا حسێن دوانن بەڵێ بینی خۆمان بێ لە بازی عەتێن بەڵێ ئەوە زۆر کەس نازانێ بەڵام با لێرە لە بازی عەتێن کا حەسەن ئەمە کا حەسەنە کوڕەخۆزەکەشی کەوتمان کا حسێنە بەڵێ وەنیە لەگەڵ کا حسێنە دوانن بەڵێ وایە کامیان گەورەترن حەسەن کا حەسەن 5 دقه هەموو جارێک حسێن پیاڵە کاکە حەسەنە باشە اینجا با بینە سەر وێنەی تر ئەمە چێ ئەوە ئافتاوی خوشکمە ئافتاوخانی ئافتاوخانە لە بەڵێ ئەم دوانە ئەوە شیرینی خوشکم و شۆ بۆیە شیرین خان و شۆ بۆ خانە ئەی ئەم خاتونە ئەوە ڤیانی خوشکمە ڤیانخانی خوشکتە مامەستا تۆ هەندێک با بڵێن چالاکی لە ژیانی تواڕوویەوە مەسەلەن بۆ نمونە تۆ دەنگە خۆش بوو بەڵێ من دەنگم زۆر خۆش بوو حتا ئەوە نادی مۆزەفینە گۆرانی هین ئەوە سەلاح ڕەشیە بەڵێ هونەرمەندان سەلاح ڕەشید ئەوە شەوکە ڕەشیە ئەوە هادی عەمبەرەوەی کەمە خوالێ خۆش بێ خوالیان خۆش بێ لەو دوانیان لە گۆرانیە لێ من گۆرانەکە چییە حەسەن هین گۆرانی دەستی لێ قەبران دەستی لێ قەبران بەڵێ ئێستا گۆرانیت بۆ ناوترێ ناتوانانی ناتوانم بەخوا لەبەر خۆم جاری وایە لە حەمامە گۆرانی لە حەمام هەموومان دەنگمان خۆشە بێجگەل لە چالاکی گۆرانی ئە لێرە یەکێک کەپسە لێە ئەوە هەر لە مەکتەبی گمۆ بووین لە سوورە قەڵات لەوێ مەعاون مدیر بووم بەس چونکە ئەگەڕام و هەر هین بووم یعنی لە شێکی سووکم پێ بوو ئەوە لەو کاتاوە ینی ئارەزووی گۆرانیت هەیە بەڵێ ئارەزووی وەرزشت هەیە ئەی ئەم وێنەیە ئەوە تەمسیلی بڕیار و ئەنجاممان کرد لە ساڵی 1960 بۆ 1960 چیە دەرهێنەرتان بوو قارنووری مامۆستا دکتۆر عەبدولقادر نووری پیاوێکی باش و بەنەرە یارمەتی زۆری یان ئەنجا ئەوەی ئەو لایەن یەکەمیان ئەوە کاک خواالێ خۆش بۆ عوسمان چێوارە کە هەر لە قوتابخانەش لە مەعەل لەگەڵ ما بۆ خۆشەویستترین کەسم بوو ئەوەش کا کەمال دڵشاد پیرۆزیە بینی ئەوە کە حسێنی مۆسیقارە کە حسێنی مۆسیقارە ئەوە کاک سەلاح ساڵح یونسا مامۆستا بوو لەگەڵ خۆم ئەمەی خواری شۆ خۆمم ئەمە شەروێنەیەکی ترە بەڵێ ئەوە لە کاتی تەمسیلەکایە من دەوری کاوا بینم ئەوەش ئەوە حەمەڕەشی هەرسە بەڵێ کاک حەمەڕەشی هەرسە ئەزانم دەوری شیری نەبینێ مامۆستا ئەم وێنەیە شوێنەیەکی جوانە ئەمە لە ماوە گیراوەی ئەم لاوە مەحەمەی برامە کامیان مامۆستا ئەوەی قاچی هەڵناوە مەحەمەی برامە ئەمەیان بەڵێ ئەوەی ئەو جلسپێکەشیان جامانە بەسەرەکە ئەوە ڕەوفی حاجی سەعی سەراویە ڕەوفی حاجی سەعی سەراوی یعنی بە سەراوەکە جیاتانەکاتەوە ئەی سەرەوە بەڵێ ئەویان ناناسی ناناسی باشە مامۆستا چالاکی تر لە ژیانی تۆیە چی تر هەیە پێم وابێ هەندێک وێنە هەن چالاکی جەناب چی تایە ئێستا دەینە سەری ئەوەش ئێستا دەینە سەری ئەم وێنەیەشمان بۆ باسکە مامۆستا ئەمە لە مەکتەبی مەولانە خالید لە ئسکان سعیمانە کرد لە پێنجی ئەدەبی بووین باش ئەوەی دانیشتۆ سەروەرە کاک سەروەر لە قەسفەکەی قەڵات زیاتیا چوو ئەوەی دانیشتۆ کام سەروەر مامۆستا سەروەری باوکی مزەمیل بوو ناوی باوکی بەڵێ وتم لەوانەیە بەس ئەوان نا ئەو شەی سۆران بوو ساڵتە کام شەی سۆران کوڕی حاج محەممەدی ساڵتە ئەویشی تیا بوو لەوەی قەڵات نازانم ئەو بەس ئەوە سەروەرەوە لێوار کرد ئەو جلسپیەکان خۆمم کراسپیەکە بەڵێ اینجا ئەویان کەریم ڕەمەزانە ئەویان کاک بەکرە مۆزەفە لە جامیعە ئەمەشان کاک محەممەد برای ڕای نەجمەدینە باشە بەڵێ دۆزیمەوە مامۆستا ئەو هێنا ئەمەش چالاکیێکی ترە ئەمە کاتی مامۆسایەتیە وەنیە بەڵێ ئەمە لە مەعهەد بووین جوالیەکمان کرد خوێندکاری پەیمانگا بوو پێگانی بابل و بۆ بەسرە و بۆ هۆڕی سەحێن و ئەویان مامۆسا عەزیز محەممەدا تێگەشتی ئەوەش کاک سەلاح سەلاح عەبدولکەریم هەرکە خوێندکار بوو لەگەڵ تا بەڵێ مامۆستا کامیان جەنابی باشە لە وێنەی تراقەی ناکە هەری ئەوە ئەوەی کە لای پایەکەەوە سەری مدیارەوە لای پایەکەەوە ئەمەش هەر ئەو ڕۆژگارەیە بەڵێ ئەوە کاک حکمەتە بەڵێ ئەوە خۆشم کامیان خۆتی مامۆستا ئەوەی ناوەڕاستە ئەمەی ئەوە منم
ئەوەش کابرای جگەرەکەش ئەو کابرای عەرەب بوو کە بەلەمەکەی لێ ئەمەش هەر وێنەیەکی ئەو ڕۆژگارە هەر ئەوە بابلە هەموو هەڵەپەڕین باشە مامەساوەڵا ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە ئەوەی کە کوتم مامەکانم مامەسالە برای باوکم بووە ئەوەی ئەو لایەن مامەسالەیە ئەوەی ئەم لایەن مامە ئەویان ئەوەی ڕووی کردوێتە ئەو ئەوە عەلی ڕەحمەتیە ئەویش هەمەی ڕەسوولی پێڵێن کاک محەممەد ڕەفیقی مامەسالە و ڕەفیقی هەمومان بووە مامەساوێنەیەکەیە جارێکی کە بمان بوورە کە باسی شەی سوۆرانەکەینەوە ئەمەش هەروێنەیەکی تری شەی سوۆرانە بەڵێ ئەوە سوۆرانە بەڕێکەوت خۆش میتیان ئەوە شیان تۆی بێقە ئەوەی ئەم لایەن جەنابتی باشە ئەمە یەکەمیان ئەوەی ئەو لاشە ئەمە یەکەمیان کاکاروانی عومەرە ئەمە کاکبەرزانی عەبدوڵای بلچیانە ئەمە شەی سۆرانە ئەمە بەندەی مخلیستانە و کاتە خوێندکاری ئامادەی بووین ئەمەش کاک کردۆ ئەنوەر مستەفایە بەداخەوە کە ئەو یادگارانە یادگاری زۆر ناخۆشن بۆ ئێمە ئەمە شوێنەیەکی جوانی کاک عەلی ڕەحمەتیە بەڵێەوە لە حەوزەکەی ماڵەوەی ئاوخوات ئەوە حەوزەکەی ماڵێ ئەمە شەروێنەیەکی تری جوانی ئەوە بەڵێ ئەوە کاتە مدیری سجن بوو بەڵێ ڕاستە خوالی خۆش بێ خوالی خۆش بێ مامۆستا مامۆستا ئەم خاتونە کێ ئەوە خێزانمە و ئەوەشان شناوی کچمە شناوە نۆبەرەمان بوو بەڵێ باش خێزانە ناوی چیە سەلماخان سەلماخانە چۆن ناسی مامۆستا وەڵی جارە پێشێکی خەڵکی کوێ خەڵکی یاڵان پێ لە پشتی خوڕماڵ باشە مامۆستا تۆ کونجورینی بە ئەسڵ خەڵکی سلێمانی تۆ چی گەیاندی تێ سەلماخان لە یاڵان وەڵی مامۆسا بووم لە خوڕماڵ لە خوڕماڵ ئیتر سەیری شاخ و داخەکەم مەکرد حەزم لە ڕاوەکەەوە بوو مەجموعەیە تەلەبە یاڵان پێش هاتن بۆ لای ئێمە مامۆستا تۆ بۆ ڕاوەکە و چوویا بۆ ڕاوە سەلماخان نەوەڵا بۆ ڕاوەکەەوە بەخوا نەمدی خوا ئاگادارە بەس لەبەر دەما تێپەڕی کردووە تر نەمدیوە تامارەم کردووە مامۆستا تۆ هەموو ڕۆژ و سەعاتێ چوویتە دەوری یاڵان پێ بە قوربان با پێ برم تەلەبەکان لە ماڵی تەلەبەیەک لامەیە لەو پڕی دێبوو تەلەبەی یاڵان پێ یاڵان پێی بووە هاتە خوارەوە لە خوڕماڵ آخر تەلەبەکان هاتن بۆ خوڕماڵ بخوێنن مەکتەبی تیانە بوو یاڵان پێ باش کاتن ئەو عوسمانی حەمەسوورە و وێستاش خۆشەویستمەکە عوسمان ئەچووە ماڵی ئەوان جاو بنە ماڵی زۆر بە عامل من هاتن چوو ئەچوومە ئەوێ لەوێ کە هاتمەوە ڕۆژێکیان هاتمەوە ئاشمە ئاشێکی لێبوو هی چەڵتوک و هینی گەنم حاجی مەجی خەزورم کە ئەیسا بۆ خەزورمە و کاتە نەمەناس ئەمە حاجی مەجیە بەڵێ ئەوە جا براخێ ئەوە حاجی مەجیە ئەوە خەسوومە ئەوە فاروق یاڵان پێیە کوڕی پێشمەرگەیەکی بە جەرجی ئازای ڕێک و پێ باش حاڵی هەی ئەنجا کە چووم هاتمە خوارەوە چاکشۆری لەگەڵ کردم حاجی مەجی و چی منیش کوڕەکەی من تەلەبەی تێ بۆ نایی بۆ ماڵی ئێمە شتم ئینشاڵڵا سەر لێم لەو کاتە سەلمە هاتتی با بە میوانمان هەیە وەرەوە باش کە ئەو لەحزەیە چاوم پێکەوە بەسەری کاگاسۆ بەسەری خۆ یاخوا پیرۆ ئەو لەحزەیە چاوم پێکەوەژێت تامارم کرد یاخوا پیرۆ خەڕاوە دەموچام لێ بیرە چۆ بەخوا جاری وا لەبیر باشە ئەمەش هەر وێنەیەکی پێکەوەیتانە بڵێ ئەو وێنەیەمان گرت لە کاتی کا عوسمانی برام ژنی نیشانە کرد ئەوە لە حەفلەی ئەوە بوو گرتمان مامۆستا ئەمە ژوێنەیەکی جەنابتە لێرە بەڕاستی ماشەڵڵا لێبێ قۆزی ئێمە شایەتی ئەوە شێبۆیە کە پیاوێکی قۆزی مامۆستا ئەم وێنەیە ئەمانەی چێن ئەویان جەنابتی بەس ئەوی ئەوە باخەکەی خۆماوە من ئەوەش شێحامیدی شێخلەتیفی داسەز و برایکی خۆشەویست و ڕەفیقڕاکی باشە مامۆستا ئەم هەنارانەش هەرینی باخەکەی ئەوە هەناری باخەکەی خۆمە بە هاوینانی خەمە هەرزاڵەوە باشە دایە پۆشن تامانی سێ هەنارمە بێ مامۆستا تۆ لە باخەکە تا بەرهەمت هەیە بەرهەم زۆرە باشە هەنارت هەیە هەنارە گوێما بێ حەوزێکی شدێ ماسیت بەڵێ بەس ئەو کوڕەش ئەوە برزووی ناو ڕەفیقڕاوچیمە خۆشەویستمە ڕاوچی باشە ئەمە ئەم پیاوە چیە ئەو پیاوە ئەوە کاکە عەبدوڵای کاکە حەمە عەلی شێخە عەبدوڵای قەشانە تۆ من شایەتی و یەک شتێ بۆم تۆ ئەو پیاوە زۆر خۆش زۆریش بۆچی ئەو نەخۆشتێ آخر زۆر بەتەنگمەوەی و ئەوش منی زۆر خۆش دڵ ئاوێنەی دڵە کاک ماوەش کرد لەخوا بەزیابێ لێرەوە ئێمە ڕێز و سڵاوی بۆوانێری ئەم وێنێ ژوێنێکی جوانە بڵێ جەنابتی بڵێ ئەوە منمەوە کا عوسمانی برامە و ئەویش حاکم میرانە کوڕی کا عوسمانە ئەمەش مامۆستا وێنەیەکی زۆر جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن بڵێ ئەمە
یەکەمیان ئەوە عمەری حاجە عەلی ژاژورەیە مامۆستا عومەر لەگەڵ مامەوە دۆ بەڕێز مام جەلالە ئەوە خوا لێ خۆش بوو کەریم حسێن ڕەحیمە کە لەقەبەکەی گەرمانی بوو لە تەنزیما زۆر لێ هاتوو بوو زۆر تەنزیماتی ئەو مەنتیقەیە بەدەست من و ئەوە بوو ئەوەشان خۆمم ئەوەشان جەنابتی هەمان ئەو پیاوەی کە ئێستا بە جوانی باسی کرد بەڵێ ئەوە بەڵێ ئەوە گەلاوێشخانە خوشکە گەلاوێژ و ئەویش مامۆستا کەریمی ڕەحمەتیە باش زۆر تێکەڵین بێکەوە ئەمە ئەگەر لێمان تێک نەچێ بە حکمی ئەوەی کە ئیتر تۆ تقریبن وەکو برای کاک حەمەجەزا وای بەڵێ لە ئەلبومی جەناب تاوێنەی کاک حەمەجەزا زۆرە بڵێ ئەوە کاکە حەمەجەزایە ئەوەش حاجە متەلیبی برامە باشە کاک متەلیبی براوە بڵێ باشە برا گەورەت بڵێ ئەوی کیانشێ ئەوی تیان ناناسم نایناسی بەڵام هەولێرە بڵێ ئەمە شەروێنەیەکی تری ئەوە کا حەمەجەزا بوو چی سەرمان لێە داوەتی بۆ کوردین بۆ کۆڕێ بۆ سەری ڕەشۆمانە ئەوە حەماغایە ئەوە سدیقە ئەوە مامۆستا ئیسماعیلەوە پاڵکەوتم خۆمە ئەمەش عوسمانی مزەمیدا ئەویش عومەری حاجە عەلیە مامۆستا ئەمێنێ ژوێنێکی جوانە ئەوە کاکشە عومەری شێخ کەریمە مامۆستا ئەمان حەفیدن یان نەقیبن هەر لە تایفەی حەفیدن خۆشەویستە زۆر لام برایەکی زۆر بەڕێز و خۆشەویستە لام مامۆستا هەندێک وێنەی تر هەن زۆر جوانن ئەمانە چیان ئەوە کا عوسمانی برامە ئەوەش مامۆستایە کە ئەوە دەی یاڵا قۆزە مامۆستا کامیان کا عوسمانی برات ئەوەی دەستی لە گیرفاناتی ناوەڕاست ئەوەی ئەو لاشان کاک مەحەیدین یاڵان قۆزیە زۆر ناسیاومان بوو ینی هاتوچوەیەکی بە قەوەتمانە بوو پیاوێکی باش کاک مەحەیدین عەمری خوای کرد لەم ماوەی پێشوە ئەویشان عەلی کوڕێتی ئەو پیاوەی تریان چیە ئەوە مامۆستای دێکە بوو مامۆستای دێکێ ئەمەش هەروێنەیەکی تری جوانە مامۆستا بەڵێ ئەوە عەلی برامی ڕەحمەتی لەگەڵ میرەی براژما ڕۆژی ئەو ڕۆژەی کە گواستمانەوە ئەویشان زەکوێیە ئەویشان محەمەی حاجە عەدەدی شەریکمانە هەروەکو براتان بەڵێ بەڵێ ئێستا ڕۆژنیان بەڵێ نەماوە ئەو ئێستا ئاخوافریکایخوا ئەمەش عەتیخانە ئەوە باجە عەتێمی ڕەحمەتی ڕەحمەت لە قەبری ئەوش کەمالی برامە کەمالی براتە ئەمەش هەروێنەیەکی زۆر جوانە بەڵێ ئەوە ئەبوبەکری زاوەمانەوە نسرین خوشکمە ڕۆژی ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەوەش عەلی برام و مدیرەی براژمە منیرەخانی براژ مامۆستایە وێنەیەشیان ئەوە دکتۆر شکاری کوڕمە بەڵێ ئەو بچووکە شکۆلەکەیان دکتۆر شکارە ئەوی ئێستا دکتۆری چییە؟ ئێستا پسپۆری نەشەگەری دڵەکەیە نەشەگەری دڵ هەرەوەی کار سلێمانی دڵشکار ئێمە لێرە ڕێز و خۆشەویستی بوو وە ماندوو نەبوونیشی دەکەین بەڕاستی کەسێکی ماندووە ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەوە حاجی متەلیبی برام و حاجی فاتمی براژنمە پەیوەندی تۆ لەگەڵ براژنەکان تا چۆن زۆر زۆر چاک خۆش دەوێن ئەمەش هەروێنەیەکی جوانە بەڵێ ئەوە بورهانی ئەحمە شەشۆیە کاک بورهان شەشۆی هونەرمەند بەڵێ ئەمەی ناوەڕاستان ناناسم ئەوەشان حسێنی کاک حسێنی بەخوا لە حسێنی برامەچی کا حسێنی براتە ئێمە لێرەوە سڵاو بۆ کاک حسێنیش ئەنێرین بەڕاستی اینجا ئێمە بەڕاستی مامۆستا ماوەیەکی زۆر زۆر کەممان ماوە بۆی فریای ئەم زۆڕیەتانەی تۆ بکەوین لە حەقیقەتە مامۆستا ئەمانە چیە؟ ئەوە بژاری کوڕم و خێزانەکەیت کاکە بژار بەڵێ ئەمە دکتۆر شکارە ئەوە دکتۆر شکار و دکتۆرە ژوانی خێزانەتی و دکتۆر شکاری کوڕمە بڵێ باش ئەی ئەم دوانە ئەوە زانستی برازامە و ئەوش کەوڕەنی کچمە زاواشمە زانست زاواشتا لوتێ لەگەڵ چیایە لەگەڵ کەوڕەنگە کەوڕەنگ اینجا بابینە سەر ئەو مۆزوعی کەوڕەنگە ئەمە جەنابێت چەند کوڕ و چەند کچێ هەیە من 5 کچ و 2 کوڕم هەیە 5 کچ لەگەڵ 2 کوڕ مامۆستا ئەمە کچەکان ئەوە کچەکانمە یەکەمیان کەوڕەن یاریدەدەری دکتۆری مامۆستا یەکەم ئەمەیانەوە نیە بەڵێ ئەمە ناوی چییە؟ ئەوە ناوی کەوڕەنگە کەوڕەنگ بەڵێ کچە گەورەتە
نا باشە بۆچی ناوە کەو لەبەر من کەوم زۆر خۆشوێ بە لەو کەو شتێکی جوانیشە کاڵێ کەو ڕەنگ یانی ڕەنگی لە کەوچێت مامۆستا تۆ حەزیشی لە ڕاوە بەڵێ دائیم بەڵام مراعاتی مەسەلەی ڕاوەکەی نا ئێستا دەمێکە لەوەتی ئەم قینە مەناکراوە من ناچم ناچی بۆ ینی پەیڕەوی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی بەڕاستی شتێکی زۆر باشە کەوڕەنگ دوای کەوڕەنگ تەبەن ئەوە ساڤۆیە لە چواری کۆلیجی پزیشکیە خوانێ بڕێ ئەبێ بە دکتۆرە بەڵێ ئەمەی ناوەڕاست ئەوە بەفرینی کچووە مامۆستایە سا لە سویدا لە سویدا ئەم جلسووریان ئەوە دکتۆرەی شەنگەیە دکتۆری سەیدەلانیە بڵێ ئەم خاتونەی ئەخیناوەی کچمە ئەمسا شناوەی عنی چی شناوەی عنی ئەشنێتەوە باشە ئەم وێنەیە ئەمانەی شێن مامەسا ئەوە ئاری زاوامە ئەویش شەنگەی کچمە ساواکانی شتی خۆشی ئەوانەژە بن بە کوڕی جەنابێ ئەی ئەمەیان ئەوە سوچەوی برازامە ئەویش بەفرینی کچمان زاوامە چەند برازا زاواتر دوو برازە دوو برازە خوالێکیان نەکە ئەمەش ئەوە شنەی کچمە ئەویش کاگ ئاکۆیە شێخ ئاکۆیە بەڕێوبەری ڕائیل ئاکۆی ئێستا بەڕێوبەری محکەمەی سلێمانیە ئینی با بڵێن پۆلیسەکانی محکەمەی سلێمانیە مامۆستا ئەم ماسیە گەورەیە چییە لەگەڵ زاواکەتە وەڵای ئەوە لە حوزی باخەکەی خۆم گرتمان ئەو ڕۆژە بێتۆ ناخۆشخواردمان ئافێتان بێ ئافێتان بێ ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەوش پێشمەرگانەوە ئەو کچەش کچی زانستە هی کەو ڕەنگە هی کەو ڕەنگە بەڵام باپیرەکەی تری کە عەلی ڕەحمەتیە وەڵا ئەم وێنێش هەرچەندە تەخیر بووین بەس حەزەکەم بینەرانی ئاواتی زاوم و شۆبۆی خوشکمە باش ئەمەش هەروێنەیەکی جوانە ئەو باجعاتێم و ئەمەی سەری ئەم سەر دیارەمە ئەوروپایە ئەو باجعاتێم و ئەوەش ئەو ژنایەتر ناسم بەڵام ئەمەی ئەم لایەن خێزانەکەی کەمالیمان ڕازاوی خوشکی مستەفا چاوڕەش ڕازاوخانە لێرۆ ڕێز و سڵاو نێرین بۆ کاک کەمالیش و بۆ پێما بێ ڕێزانخانی ناوە وانە باش ئەخوا ئیشارەت یەکە کرد بۆ ئەم ڕسمە منیش ئەلێرە جارێت دایەنێم مامۆستا ئەی ئەمە چی ئەوە ساڤۆخانەکە ساڤۆخانە ئەی ئەم دووە ئەوە لارین و ئارۆی مناڵی بەفرینی مناڵی بەفرینخانن ئەمە ژوێنەیەکی هەمووتانن تەقریبا مناڵەکان ئایلەکانی کوچوو کوڕەکانی خۆمن باشە ئەمە ژوێنەیەکی زۆر زۆر جوانی مناڵەکانی خۆمن مناڵی مناڵەکانتن مادام ئاماژەیەکی بۆ ئەم وێنەیە کرد ئێمەش ئەم وێنەیەکەین بە دواوێنە بۆ بەرنمەکەی جەنابێ ئەمە خۆتی لەگەڵ خانمی یاڵامپی سەلماخان بەڵێ ئەویش کە دکتۆر شکار و شناوی کچمە مامۆسای مەماندوومان کردی زۆر زۆر سپاس کات لەگەڵ توە زۆر زوو کۆتاییە سپاسی کە منتان بەسەر کرد پێشەوەی کە ئێرەش بەجێبێڵی لەگەڵ بەڕێستا منیش ئەگەر ئەو شەرەفەم پێ بڕێ وێنەیەک بەیەکەوەگری بۆی دوایی مناڵی مناڵەکانی بیکەن بە وێنەکانی دوێ زۆر زۆر سپاس خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان